أصل دا كاري سحر بريتي لعلاقة إنسان لقل شيطان أو علاقة هتا شيطان ما بي موجودة لو الإسادة بهوي زوربوني تكنولوجيا ومسألة سوشيال ميديا وزوربوني حالتي السحر بتابتي لكردستان بتابتي لدواي نماني رجيم وهاتني ولاتانو هاتني بياني لنا وخاتشي هرم وبتابتي هوليرو سليماني أو شارانا دار دي السحر إسال قلق زورة وزورتين السحر يشكى أكري لشاركان يكون زورتين السحر كأكري خلشي بياني أيكا غيري كرد عرب إيراني سوري تركي أوانا زور أيكا ئەگەر بەراوردێکی جیاوازی یاخود بەراوردێک بکەین لە نێوان ساڵی 2024 بۆ 2025 ڕێژەکە چی بەسەراتوە لە هەرێمی کوردستان زیادی کردووە یاخود کەمی کردووە لەگەر هەموو ئەو ڕێگریانە کە حکوومەت ئەیکات و دەستخۆشیان لێکەین وەچەنی ساحری ژیرە بەڵام لە زیادبوونە لەبەرەوەی سوۆسیال میدیا کۆنتترۆل ناکرێت ئەگەر حکوومەت بیەوێت دیاریدەی سەحر بنە بڕبکە کە خەتەریاتێکی زۆ گەورەیە لەسەر هەموو ماڵێکی کورد زۆر جار بەرپرسان کە گوێ بۆ بابەتە نادەن و زۆر جار بەخۆم لەگە بەرپرسان دانیشتیمە پێم گوتینە سەحر دیاریدەیەکی خەتەرە ڕووی لە ماڵی تو ڕووی لە ماڵی من و هەموو کەسێکا کردیا بە بەرپرسانیشەوە ئەوان هەست ناکەن کە خەتەریاتەکەی بۆ شێوازێ سەحر بڕواتە ماڵێک ئەو ماڵە وێرانەکە ئەو ماڵە هەروەشێنی تۆ ئایلە تێک ئەدا ژن و مێرد لەبەر چاو یەکتری ڕەشەکات تەلاق و شیرازی ئەو ئایلێک هەموو کشە کۆتایی پێدێنێت